من نازانم من ئومێ دەکەم کە ئەو دادوەرانە کە محکەمەی خەڵکەکەن وجدانیان هەبێ. وەکو سەرکردەیەک لەسەر پرسی ڕێکەوتنی هەرێمی بەغا ڕاچۆنەوە. وەڵام من ئومێ دەکەم ڕێککەوین بەڵام نازانم لەوە ناچێت. بۆچی ڕۆژبینی لەسەر ڕێکەوتنی هەرێمی بەغا؟ من بۆ خۆم ڕۆژبینیم ناچمە ناو کاهینی سیاسیەوە. وازم لە هەموو شتێنەوە. زۆرەکەم. ئێمە بەردەوام لە ئەمەدە باشیین و هەر هێزەیە بیە پەلامارمەمدا ڕوبەڕوێ بینەوە. کاک مەحمەڵی قسە زۆرە بیکە مەمزوڵێنن چییە بۆچی وانی گەرانی لە یەکێتی؟ من نیگەران نیم لە یەکێتی حیزبی خۆمە و هەموو تەمەنم داناوە کوردستانی بەهی خۆمەزانم لەبەرەوە من 52 ساڵە پێش مەرگەم. سەردەمەکە تازەی وە گەنجی تازە هاتە و ئومێدەکەم ئەوانە کارەکان باش بکەن من پشتیوانیانەکەم. بەدڵتەن سیاسەت ئێستا یەکێتی؟ بەدڵیشم نەبێ ئەوە پشتیوانی یەکەم. یەکێتی هاتان من ئیسا هیچ کارم نییە من خۆم پشتیوانی لە مەرکەزیەکەم ئیداری سیاسی هەموو شتێک. ئەوە هێرشێکی تۆرۆریستیە بۆ سەر نەتەوەکەی ئێمە. مەسەلە هەولێر نییە ئەوە بۆ سەر نەتەوەی کووردە بۆ سەر ئازادیەکانی کووردە. هەر کەس هەیە هەر کەس کردبێتیەوە کردەوەیکی تیرۆریستیە. نازانم من ئەوە لێکۆڵینەوە بەردەوامە ئەمریکا لێکۆڵینەوە کە عێراق لێکۆڵینەوە کە ئەوە لێکۆڵینەوە بەردەوامە و ڕوونی شەبێتەوە. نەوانە ئەوە هەر لە قەرەچخۆ و ناوە هەر بەردەوام هەر بوو ئەوە.